لفرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لە بەهەشتا ئینسانی سەڵتمان نییە، لە تەواوی بەهەشتا ژنێک نییە مێردی نەبێ و پیاوێک نییە ژنی نەبێ. یەکێ لێمان دەپرسێ کچی وایە تا دەمرێ شوو ناکە، کوڕی وایە تا دەمرێ ژن ناهێنێ، ژنی وایە لە هاوسەری جیا دەبێتەوە تەلاق دەدرێتەوە، بێ هاوسەر دەبێت تا دەمرێ زەواج ناکاتەوە. سبحان الله، علەما دەفەرمون قەدەری خوای پەروەردگار وایە بە ژمارەی ئەوانەی لەم دنیای زەواجیان بۆ ناکرێت لە کچان لە مقابلە کوڕیشان خوا لە قیامەتدا دەئەندا بە یەکتر. لە مقابلی ئەوانەدا کە ژنیان تەلاق داوە و زەواجیان نەکردوتەوە لە مقابلێدا ئافرەتانێکن کە زەواجیان نەکردوتەوە دوای جابوونەوە، خوای گەورە بە یەکیان شاد دەکا. جا لە قیامەتدا ڕەن بە کەسێ بڵێ جا من فڵان کەسم بۆ چییە؟ ئەم شکڵت نەماوە، ئەو شێوەت نەماوە لەسەر جوانترین شکلی ئینسان کە خوا هەر خۆی دەزانێت زیندوو دەکرێنەوە، ئەوانش بە یەک شاد و شکر دەبنەوە. یەکێ لە خۆشیەکانی ناو بەهەشت ئەوەیە کەسی تێدا نامێنێ بەبێ هاوسەر، هیچ کەسێک نییە ژیانی هاوسەری لە بەهەشتا نەبێ. ئینسانی سەڵت و عازب لە ناو بەهەشتا نەماوە.